ئەگەرمەم لە جێ حکوومەتەی 3 مانگ جارێک موچەی دەم ئێستاش ماوێتی با بگاتە 90 ڕۆژی ئەو جاباتە تەوزیعیکە یعنی بیکاتە وەرز بۆچی کاکە گیان لە 2000 چەندەوە موچە تێک چووە 2014 و 15 چەند ساڵ دەکا ئەو ساڵ یعنی ئەو 11 12 ساڵ چەند هەڵبژاردن کراوە دوو هەڵبژاردن کراوە بە عێراقیشەوە زیاتر بە ئەنجومەنی پارێزگاکانەوە زیاتر ئەمن باشە با باسی تەنها پەرلەمانی کوردستان بکەین دوو هەڵبژاردن نەکراوە 11 ساڵە موچە لێ دەبڕێ تێت هەڵدەدا دێ سەرجێت سەرانە لێ وەردەگرێ ڕێگاوبانە لێ وەردەگرێت چاکسازی نییە ینی پارەی کارەبا ئاو لێ وەردەگرێت ناشت داتێ 11 ساڵە لێت دەدا دەتکوژێ نانە لێ دەبڕێ دەچیەوە چەپڵی بۆ لی دەدەی پەڕۆی بۆ ڕادەوە شوێنی دەنجی پێ دەدەی کەواتە گوناحی دوو حزبی 10 ساڵات چییە یعنی ئێستا من لە شوێنێک کار دەکەم بچمەوە شوێنەکەم کابرا لێمدا تێم هەڵبدا باشە پارەم نەداتێ دوای بچیشمەوە دەست و پێی ماچ بکەم بۆ خراپە خەتا من لەیان خلەویە هەنوو کە کۆی لێم قوبوڵە گوناحی یەکێتی پارتی چیە ئێستاوە پەرلەمانی کوردستان ڕۆی ئەو هەموو وعد و ئەو هەموو بەڵێنە هیچ ئیسپادەی نەبوو باشە پەرلەمانی عێراق دەبێت چی پێ بڵێ یعنی چ بەو خەڵکی دەڵێ پێم سەیرە خەڵک قەنەعەتی چۆن دێ بچێ دەنجیان پێ بداتەوە بۆ خراپن کاکە وڵا کارە باش زۆر دەدا ئاو زۆر دەدا موچە زۆر دەدا داواکارم یعنی بیکاتە 3 مانگ جارێک چۆ خەڵکە ماویەتی